لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئێمە هەنگاوێکی زۆر باشمان بڕیوە بەرەو کۆتایی هێنان بە پاشەکەوتی موچە. طبیعی ئەمە هەنگاوێکی گرنگە، هەمووی نییە، بەڵام دەتوانم بڵێم دوای ئینشاءالله ئەو چاکسازیانەی کە ئێستا پرۆژەکەی لە پەرلەمانی کوردستان هەیە، من دەتوانم بڵێم دوای ئەوە ئێمە دەگەینە ئەو مەرحەلەی کە بە تەواوەتی بابەتی پاشەکەوتی موچە لە هەرێمی کوردستاندا نەهێڵین. لە سەختترین کاتدا بەڵێنماندا دوو موچە و سێ موچەی نایاسایی نەهێڵین کردمان. بەڵێنماندا کار لەسەر دروستکردنی ئابووریەکی هەمەجۆر بکەین و هەنگاوەکانمان دەست پێ کردووە. وتمان کێشەی پاشەکەوتی موچە ناهێڵین و کەمی دەکەینەوە کەممان کردەوە. دڵنیابن دوای ئەوەی هەندێک لە چاکسازیەکانمان دەکەونە سەر پێ، شتێک نامێنێ لە کوردستان بە ناوی پاشەکەوتی موچە. کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم بە ناچاری لە ساڵی 2016دا پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی ڕاگەیاند، بەڵام دوایی لە چەندین وتار و بۆنەی جیاجیا لێپرسراوانی حکوومەتی هەرێم بە سەرۆک و جێگرەکەشیەوە بەڵێنی ئەوەیاندا ڕەوشی دارایی هەرێم بەرەو باشتر ببەن و کار بۆ هەڵوەشاندنەوەی پاشەکەوتی موچە بکەن. دوای کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانیش لەبارەی پاشەکەوتی موچە لە 8 ئاداری 2019دا نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هاوبەشیان ڕێکخست و نێچیروان بارزانی ڕایگەیاند. لە کۆبوونەوەکەدا بڕیار دراوە بە هەڵوەشاندنەوەی پاشەکەوتی موچە و لەم مانگەوە موچە بەبێ پاشەکەوت دابەش دەکرێت. کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانمان هەبوو، تایبەت بوو بە بابەتی پاشەکەوتی موچە لە هەرێمی کوردستاندا. خۆشحاڵم بەوەی کە ڕابگەینم لەم مانگەوە بڕیاری پاشەکەوتی موچە لە هەرێمی کوردستاندا هەڵدەگیرێ و موچە وەکو خۆی بە تەواوەتی دابەش دەکرێت لەم مانگەوە بەبێ پاشەکەوت. ئەوەی کە ئاشکرایە لای هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەهۆی بارودۆخێکی قورسی دەرەوەی ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستان چەند ساڵێک لەمەوبەر، 3 ساڵ لەمەوبەر ئێمە بە مەجبوری و ناچاری مەجبور بووین کە ئەو بڕیارە بدەین و پاشەکەوتی موچە دابنین بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان. بڕیارەکە بڕیارێکی ئاسان نەبوو، زۆر زەحمەت بوو، هەم بۆ کاقوبات و هەم بۆ من وەکو سەرۆک وەزیران و جێگیری سەرۆک وەزیران. تەسەور دەکەم ناخۆشترین بڕیار و قورسترین بڕیار بوو لە ژیانی سیاسی ئێمە کە لەم وڵاتە هەمان بووە. دواتر هەر لەو کۆنفرانسە ڕۆژنامەوانیەدا ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕایگەیاند لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیراندا جگە لە هەڵوەشاندنەوەی پاشەکەوت بڕیار دراوە شایستەدارایەکانیش بۆ فەرمانبەران بگەڕێنرێتەوە. وتیشی بڕیار دراوە ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گاز لە هەرێمی کوردستان ڕابسپێردرێت بۆ چارەسەرکردنی ڕیشەی کێشەی نەوت و دارایی لەگەڵ حکوومەتی عێراق بەپێی دەستور. ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەی ژمارە 52 لە 8 سەی 2009 دوو بڕیاری دەرکرد. بڕیاری یەکەمتان بۆ دەخوێنمەوە. بڕیاری ئەنجومەنی وەزیران ژمارە 141 لە 8 سەی 2019 پشتبەست بە ئەحکامی مادەی 8 لە یاسای ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ژمارە 3 ساڵی 1992 هەموارکراو و لەبەر ڕۆشنایی کۆنووسی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ژمارە 52 لە 8 سەی 2019 بڕیار درا بە: 1. هەڵوەشاندنەوەی بڕیاری ئەنجومەنی وەزیران ژمارە 64 لە 3 دوای 2016 تایبەت بە پەیڕەوکردنی سیستمی پاشەکەوتکردنی ڕێژەیەک لە شایستە دارایەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان. 2. سەبارەت بەو ڕێژەی شایستەی دارایی موچەخۆران کە پاشەکەوت کراوە
حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی پێویست دەدات بۆ خەرجکردنەوەی ئەو شایستە دارایانە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی دانوستان و گفتوگۆ لەگەڵ حکوومەتی فیدراڵی. سێ وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان ئەم بڕیارە جێبەجێ دەکەن و لە ڕۆژنامەی وەقایەی کوردستان بڵاو دەکرێتەوە. بڕیاری دووەم بڕیاری ژمارە 142 پشبەست بە ئەحکامی مادەی هەشتم لە یاسای ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ژمارە 3 ساڵی 1992 و لەبەر ڕۆشنایی کۆنووسی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ژمارە 52 لە 8 سەی ساڵی 2019 بڕیاردرا بە یەک ڕاستپاردنی ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گاز لە هەرێمی کوردستان بە مەبەستی دەستپێکردنی گفتوگۆ و دانوستانی جددی لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵ بە مەبەستی چارەسەری ڕیشەیی کێشە هەڵپەسێراوەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی تایبەت بە نەوت و دارایی لە چوارچێوەی دەستوری عێراق و بە ئاراستەی دابینکردنی بودجە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان. ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گاز بە هەماهەنگی وەزارەت و لایەنە پەیوەنددارەکان ئەم بڕیارە جێبەجێ دەکەن. لە 3 شوباتی 2016دا بەهۆی ڕاگرتنی بەشە بودجەی هەرێم لەلایەن حکوومەتی عێراق و دابەزینی نرخی نەوت، ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە بڕیاری ژمارە 64 پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی ڕاگەیاند و لە 8 ئاداری 2019دا ئەو بڕیارە هەڵوەشێنرایە و پاشەکەوتی موچەی فەرمانبەران لابرا.